وەزارەتی ئاوقاف بڕیاری داوە لێپێچینەوە لە 15 مامۆستای ئاینی شاری هەولێردا بکات بە بیانووی ئەوەی کە لە کۆبوونەوەی وەزارەتدا ئامادە نەبوون. بەڕێوەبەری پەیوەندیەکانی وەزارەتی ئاوقافیش دەڵێت کاتێک مامۆستایانی ئاینی پابند نابن بە ڕێنماییەکانی وەزارەتی ئاوقافەوە دەبێت چاوەڕوانی ئەوەش بکەن کە لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت و لە وتاردان دوور بخرێنەوە. مامۆستای ئاینی هەموو خەڵکی ڕێزلێگیراوی فەرمانبەری ڕێزلێگیراوی وەزارەتی ئەوقافن کاتێک کە پابند نابن بە وەزارەتی ئەوقاف و بە ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف وەزارەت مافی خۆیەتی کە ئیجرعاتیان لەگەڵا بکە و لە وتاریش لایەمدا و پێشتریش چەندین مامۆستای ئاینی لابراوە و ئەم پرۆسەیە بەردەوامە بێ هەتا وەزارەتی ئەوقافە بێ. بەپێی زانیاریەکانی NRT لەو کۆبوونەوەی وەزارەتی ئەوقافدا وەزیری ئەوقاف بە وەکالەت هەڕەشەی لابردن و دوورخستنەوەی لەو 15 مامۆستا ئاینیە کردووە لە بەرامبەر ئەو قسانێک کە لە وتارەکانیان و بۆ کەناڵی NRT کردویانە. بەشێک لەو مامۆستانەی نەچوونە تا کۆبوونەوەکەی وەزارەت ئاماژە بەوە دەکەن کاتێک هەفتەی ڕابردوو لە هەولێر تەقەل لە خۆیان و ماڵەکانیان کراوە و گیانیان کەوتوتە مەترسیەوە وەزارەتی ئاوقاف نەک لێپێچینەوەی لەو بابەتە نەکردووە تەنانەت بەسەریشی نەکردوونەتەوە. ئەو بەیانانەی کە کردیتمان داوای ئەومان کردیە موچەی بدەنە خەڵکی داوای ئەومان کردیا یارمەتی ئەو کەسانەی کەوا دەربەدەر بووینە چیتر عالم دەربەدەر نەبیوت و لە دەرەوەی کوردستان مناڵەکانیان لێ بدزن و یان بخنچن ئەو داوایانەمان کردیا ماڵی خەڵک بجێرنەوە خەڵکی ینی چاکسازی بکەن وەکو ئەو باقی ڕێکخراوەکانی تر و ئێمە لە ڕووی شەرعی و لە ڕووی جەماوەری و لە ڕووی کۆمەلگا ئێمە حەق خۆمانە. لە شاری هەولێردا لە 301 مزگەوتدا وتاری هەینی دەدرێت لە مانجی کانونی یەکەمی ئەم ساڵیشدا بە تۆمەتی بانگەشەکردن بۆ بینی توندڕەوی ئیسلامی وەزارەتی ئەوقاف مامۆستا سەلیم شوشکەی لە وتاردان دوور خستەوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.